بوونەوە کە بۆچیە گەڕێتەوە و کەی دەستیان بە گردبوونەوە کردووە. بەڵێ سارە سڵاوتان لێ بە دیارە لە سەرەتای دەستپێکردنی داوامەوە لە نێو زانکۆی سلێمانیدا لە سەرەتای ئەم ساڵەوانێ کۆمەڵی گرفت بەرەوکی زانکۆی سلێمانی گرتەوە یەکێک لەو گرفتانەی کە ماوەی چەند ڕۆژێکە سەری هەڵداوە گرفتی بردنەوەی ئۆتۆمبیلی خوێندکارانە بۆ نێو زانکۆی سلێمانی کە دیارە باپی بڕیارێک لەسەر وکایەتی زانکۆی سلێمانییانێ بڕیار درراوە کە ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو خوێندکارانی نێو زانکۆی سلێمانی بۆیان نەبێت ئۆتۆمبیلەکانیان بەرنە نێو پارکی ئۆتۆمبیلەکانەوە لە نێو زانکۆی سلێمانیدا و خوێندکارانیش وەک کاردانەوەک بەرامبەر بەم بڕیاری سەرۆکایەتی زانکۆی سلێمانی دیارە ئەمڕۆ خۆپشاندانیان کردو وەک دەبینی ئەلێرە خوێندکارانی زانکۆی سلێمانی دەرگای سەرەکی زانکۆکەیان گرتووە ڕێگە نایەن تەنانەت ئۆتۆمبیلی مامۆسانی زانکۆش لە دەرگاکە بچێتە دەرەوانەوە ئاماژە بۆ دەکەن کە ئەوان بەردەوامە بن لەگرتنی ئەم دەرگایە هەتاوەکو سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بە بڕیارەکەی دانەچێتەوە بڕیار نەداک لەوەی کە خوێندکاران ئۆتۆمبیلەکانیان بەرنە نێو زانکۆی سلێمانی و خوان ئاماژەی پێدەدەن کە ئەوانە بێت لە شوێنێکی دوور لەسەر شەقامەکەەوە ڕایبگرن هەتاوەکو دەچنەوە بینەی زانکۆوانی ڕۆژانە وەک هاوشێوەی ئەمڕۆ باران دەبێت وی ناتوانم بچنە نێو زانکۆنەوە بەشێکی زۆر لەو خوێندکارانی کە ئەمڕۆ ئۆتۆمبیلەکانیان لەسەر شەقامەکە ڕاگرتووە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیشان کردو نەچوونەتە نێو هۆڵەکانی خوێندنەوە بۆ بیانەوەی کە ئۆتۆمبیلەکانیان جێگەنە بۆ لی ڕاگرن بۆی نەیانتوانێت بچنە نێو هۆڵەکانی خوێندنەوەی من هەوڵێم بچمە لای بەشێک لەو خوێندکارانە تاوەکو لە نزیکەوە ڕای ئەوان وەرگرتنی سەبارەت بە گربوونەوەکەی ئەمڕۆیان بەڕێستان وەکو خوێندکارێک ئەمڕۆ لە ئەو دەبینی دەرگای سەرەکی زانکۆتان گرتووە ڕێگە نایەن تەنانەت مامۆسانی زانکۆش لەم دەرگایە بچنە دەرەوە هۆکاری ئێمە چی؟ بەڵێ پێشم شتێ بەخێر بێن لە ڕاستی ئەمەکو خوێندکارانی زانکۆی سلێمانی لێرە کۆبوونی کۆمەڵی هۆکارەیە و کۆمەڵی داواکاریشمانەیە هۆکاری کۆبوونی ئێمە لێرە ئەوەیە ساڵی پار لە سەرۆکاتی زانکۆ بڕارێک دەرچوو بە قەدەغەکردنی هاتنی تەکسی بۆ ناو زانکۆ لە کاتێک خۆتان ئەیبینن ڕوبەری زانکۆ چەندێک فراوانە و جێگەی تایبەتیش بە پارکردنی تەکسی و پارکردنی سیارەی خوێندکارانیش دانراوە دروستکراوە پار ساڵ ئەم بە بیانووی چەند بیانوێکەوە ئەم هاتنی تەکسی مەمنوع کرا و ئەم ساڵیش هاتنی سیاری خوێندکاران مەمنوع کراوە بۆ کۆمەڵی بیانووی ترەوە ئەمانە تا حدێک کۆمەڵێک بیانی خوێنێ بەڵام لێرەیە تەنانەت ئەو پاسانێکی کە لە بەریدەکە کۆمەڵێک خوێندکار ئەهێننەوە بۆ گەیاندنی خوێندکاران بۆ بەشە ناوخۆیەکان تەنانەت ئەوەش مەمنوع کراوە کە هیچ بیانوویەکی منطقی نییە بۆ مەمنوعکردنی ئەمە تەنها ئەوەیە کە ئەیانوێ فشارێکی دەرونی زۆر بخەنە سەر تەلەبە و لەلایەن سەرۆکاتی زانکۆ ئەیانوێت تەلەبە بەڕاستی یعنی ئەیانوێت دەوام نەکات چونکە خۆیان چەند مانگێک کە معاشیان وەرنەگرن ئێمە ئاوەها ئەیبینین بۆی ئەمە جێگەی قبوڵکردن نیە ئێمە لێرە چەند داواکاریەکمانەیە پێش هەموو شتێک تەکسی و لەگەڵ ساری خصوصی خوێندکاران مەمنوع کراوە تەنانەت پاسەکانیش کە بۆیان نییە بێن تەلەبە بگوازنەوە کوا بەدیل تۆ لە کاتێکە هیچ بەدیلێکی پێ نییە بۆ هیچ مەمنوعیەکەیت یعنی بۆ هیچ ئەم شتانە ئەم سا تەکسی و ساری خوێندکاران بۆ مەمنوعەکەی ئەو قسانەتان لەگەڵ سەرۆکایەتی زانکۆدا باس کرد ئێمە هەفتەیەکە بێت یادەشتمان بەرز کردو بۆ سەرۆکاتی زانکۆ ئەم داواکارانەمان پێگەیاندووە کۆمەڵی داواکاری تری شەرمانە نییە سەرەکی ترین داواکاری ئەوەیە یان بەدیلێک هەبێت لە ناوە بۆ گواستنەوەی تەلەبەکان بۆ بەشە ناوخۆیی و ئەوانشی کە لە ناوشار دانیشن بۆ گواستنیان بۆ بەشەکان و کۆمەڵێک تەلەبەشێ بە شەوان بۆ نمونە شەویەتەوە تۆ ڕێگە بەوەش نادا و پاسانە تەنانەت بیان گوازێتەوە یانەوەی بەدیلمان بۆ دابنێن یان کە ئەزانن بەدیل دانانن و بارودۆخی کوردستان ئەزانین بەچ بارودۆخەکە ئەڕوات ئەگەر ئەزانن سەرچاوی مادی ئەوە نیە کە کۆمەڵێک پاسدابی بکەن بۆ ڕێگری ئەکەن لە هاتنی خوێندکاران بۆ ناو زانکۆ تۆ بێنە بێشچاوی خۆت من تەلەبێکم لە بەشە ناوخۆیەکان داوام ئەکەم وەرە دەفەردە شەکر بۆ نمونە 10 کیلۆ شەکر کۆمەڵێک شتی پێ چۆن ئەیگەنیتە بەشە ناوخۆی کاتێک بارانە بارێ یعنی تۆمە بێنە بەرچاوی خۆت هیچ بیانێکی منطقی نییە بۆ بەجددی هیچ بیانێکی منطقی نییە بەشەکانیشتان کە ڕۆژانە سکوڵەکانتان کەوانی لێ خوێنن دوورە لە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیلەکان بەڵێ بە دڵنیایەوە ئەو خوک ئەیبینن لێرە ئەو جێگەی پارکینە ئەمانە جێگە پاکینی خوێندکارانە بەشە ناوخۆیی وەکو بەشە ناوخۆی سەری لەکوێیە 20 دقیقە دوورە لێرەوە و بەشەکان هەر بەشێک جار هەر بەشێک لە بەشێکی ترەوە 20 دقیقە دوور ئەبێت من لە بەش ئینگلیزی داوامەکەم هەر لێرەوە ئێستا بە یەک ڕێ بکەوین بە 20 دقیقە ناگەمە بەشەکەی خۆم یعنی ئێمە هیچ شتێکی زۆر نامەتەقی کراوە و ئێمەوێت ئەو پەیامە بە گوێی سەرۆکاتی زانکۆی بدەین کە دکتۆر سەلاحە ئێمە بە هیچ جۆرێک قبوڵی ئەوە ناکەین یاری بەهستی ئێمە بە عەقڵ ئێمە بکرێت چونکە یاریکردن بە عەقڵ ئێمە هیچ بیانێکی منطقی نییە بۆ قەدەغەکردنی ئەوە و داواکەیشمان کۆمەڵێک ئێمە وەکو خوێندکارانی بەشە ناوخۆیەکان کۆمەڵی داواکاری ناو وینەکەشمانە جگە لە مەمنوعکردنەوە وەک نەبوونی ئاوی گەرم وەک نەبوونی کۆمەڵی پێداویستی کردنەوە بەشە ناوخۆیەکانە زۆر بەڕێستان وەکو خوێندکارێک بکرێ بە کورتی داواکاری خۆتان بەڕاستی پێمە هەموو ئەم کێشانە پەیوەندی بەو جۆرە لە ڕمەکی بڕیاردانەی سەرۆکایەتی زانکۆ هەیە کە هیچ بەدیلێکی نییە بۆ بڕیارەکانی بڕیارێک دەرەکابیر لە ئەنجامەکانی ناکاتەوە ئەو بڕیارەی کە دەرکردووە ناهێڵێ سەیارە بێتە ژوورەوە ئەمە بڕیارێکە کە بەڕاستی جێگە قبول نیە چکە تۆ لێرەوە هەر بەجددی ئەگە کاگەیتەوە داخلی مەسافەیەکی زۆر پێچێ ئەو دەم کە تۆ تەلەبەی داخلی پێداویستیت هەیە پێداویستی لەگەڵ خۆتا بیتەوە ئەمەش
ئەرکی سەرشانە زۆر قورسەرێکە و ناتوانین تا بڕۆیجا ئەمە لەلایەکە ناڵە سارە بێتە کە ناڵە سارش بێتە ژوورەوە بەدیل ئەوە هەیە کە پاس دابینکە ئەگەر خۆشی موچەنیە لە قەیرانی داراییای هەر شتێک لەمانە هەیە پاس هەیە کە پاسی دەرەوەیە لە گەڕەکانی ناوشار هەیە ئامادەیە بمان هێنێ ڕێ لەوانەش ئەگرن جا ئەم هەموو ئەمانەکە ئەم بڕیاری بەڕمەکی دا و بێت لە ئەنجامەکانی ناکاتەوە ئەم وەزعی لێرە ئێساکە دروستە بێ چێش ڕێگەنیان مامۆسایانیش لەم دەرگای بچێت مامۆسایان ڕێگەنای ئەتوانن بە پێبڕۆن بۆی هەست بە معاناتەکانوان کەمە هەموو ڕۆژێک بەبەر باران ئەگەر باران بێ بەبەر باران بە پێ ئەگەر هەتاو بێ بەبەر هەتاو بە پێ ئەڕۆین ئەبێ ئەوانیش هەست بە معاناتەکان مامکەن بە پێ بچن بۆ بەشەکان و بچنە هەوڵەکانی خوێندنەوە سپاس سەر چاوم. سارا وەک لە زاری بەشێک لە خوێندکارانەوە خۆی جۆبیستی بووی کە ئەوان بەشێکیان خوێندکارانی بەشە ناوخۆیەکانن کە بەشە ناوخۆیەکان دەکەوێتە بەشی پشتەوەی نێو کەمپی نوێی زانکۆی سلێمانی کە لێرەوە بە پێڕۆشتن چەند خولەکێک دوورەوە ئاماژە بۆ دەکەن کەوان پێداویستیان پێویستە ببنەوە بەشە ناوخۆیەکانەوە بەڵام ڕێگان ناوە بێلەکان بەرن بۆی ئەوان بڕیارەنداوە کە بەردەوام لە گرتنی ئەم دەرگا سەرەکی زانکۆی سلێمانی و ئاماژەش بۆ دەدەن کە ڕۆژانی ئایندەش بەردەوام دەبن هەتاوکو سەرۆکاتی زانکۆی سلێمانی بە بڕیارەکەی خۆی دادەچێتەوە. بەڵێ بژار دەباخ پێیان نێرمان لە سلێمانی